ئەلۆ ئەم کاتەوە باش مامۆسا باشتر. میدیا خان من سپاس دەکەم تۆ ئەگەر ئەو چاکەیەم لەگەڵا بکەی نازانی بۆ ئێمەی گەنج چەند بە سوودە کاتێک ئەو پیاوە بە ساڵە چوانە چیرۆکی ژیانیان بۆ ئێمە ئەگێڕنەوە دەربارەی ئەو هەموو چیرۆکە گەورانەی کەوا لە پشتی ئەو پیاوە بە ساڵە چوانەوە هەیە ئێمەی گەنج کاریگەری باشمان لەسەر ئەبێ ئەوان زۆر ژیانی ئەستەمیان بڕیوە بەڕاستی سپاس دەکەم ئەگە بتوانی ئەو هاوکاریەم بکەیت من پێویستیم بەوەیە وڵا کاکە گیان کەس ئامادە نییە قسام بکە ئەوانە کۆمەڵێک پیر و بە ساڵات چوون کە تااقەتی هیچ شتێکیان نییە نەخۆشن تااقەتیان نییە هیچی ئامادەنین. میدیا خان من ڕۆژنامە نووسێکم هەمیشە ئەمێ بابەتەکانم جیاواز بێ وەکو بابەتانی خەڵک نەبێت من کار لەسەر ئەوە دەکەم چینی گەنجی ئێستا بەرەو پێشتر بڕۆن. کاکە گیان تۆ بۆ لە من تێناگەی پێت دەڵێم ئەوانە هیچیان ئامادە نین قسام بکەن تۆ یەک هەفتەیە واز لە من ناهێنی بەڵام مام ڕەشیدێک هەیە وا بزانم بتوانم قەناعەتی پێ بکەم قسەت لەگەڵ بکە. مەمنونم زۆر سپاس زۆر سپاس. دە باشە دوای ئاگادارت دەکەمەوە خوات لەگەڵ. ئەلۆ بەڵێ میدیا خان مام ڕەشیدم بۆ بنێرە. زۆر باشە بەسەر چاو ئێستا دەینێرم. سوپاس. من ناوم شابازە ماوەی 5 ساڵە ڕۆژنامە نووسم من بابەتە ڕۆژنامە نووسیەکانم هەمیشە سوودی بۆ کۆمەڵگا هەبووە هەرگیز بۆ ڤیو کارم نەکردووە من بە دوای بینەر و خوێنەر ناکەوم بەڵکو ئەوان بە دوای خۆمدا ڕادەکێشم لە زۆر کەناڵ و پەیج و سایتەکان جێگام نابێتەوە چونکە بەشێکی زۆر لە دەستگا و ڕاگەیاندنەکان بە دوای ئافرەتی مۆدێل و تیکتۆکچی و پیاوی زمان شڕ و مهەڕیج و پیاوی جنێ و فرۆشدا دەگەڕێن دیداری ڕۆژنامەوانیان لەگەڵدا دەکەن بەڵام من وانیم دەمەوێت کۆمەڵگا هۆشیار بکەمەوە نەکوێرانی بکەم. فەرموو مام ڕەشید. یا الله باشی شکر بەخێر بێ. باشی دەکەم فەرمودانیشە. مام ڕەشید چۆنی؟ سپاس دەکەم کچەکەی خۆم باشی؟ لە دوت نردبوو بڕێ ئێستا پێم بڵە بزانم چ دەخۆی با بۆت بێنن. هیچ ناخ بۆ چایەک قاوەیەک شتێک کچەکەم بخوای هەموو شتێکمان هەیە لێرانە الحەمدوللا. الحەمدوللا. برێ ئەمریکا. مام ڕەشید ڕاستەکەیت بوێە بانگم کردی دەمێ مۆزوعێکت لەگەڵ باس بکەم. فەرموو. مام ڕەشید گیان بەێ ڕۆژنامە نووسێک هەیە دەیهەوێت راپۆرتێک لەسەر ژیانی ئێوە ئامادە بکە بەڵام بەداخەوە هیچ کەسێک نییە کە قسەی لەگەڵ بکە منیش داواکارێکم لە تۆ هەبوو. فەرموو. داواکارێکم ئەوەیە کوتم ئەگەر بکرێ تۆ قسەی لەگەڵ بکەی. نا کچەکەی خۆ ئەوەی لەگەم مەکە ئەوە دەتانی تەکلیفی یەشکە بکەیت بەڕاستی ئەمن ئامادە نیمە قسە لەگە هیچ ڕۆژنامە نووسەکی بکەم نابخوای تااقەتی هەندێم نەمایە. باشە ئەخر بۆ حەز ناکەم کەس لەبارەی من ژیانی من هیچ شتێکی بزانێت ئەو دەردەی ئەمن هەیتم ئەو غەم و خەفەتەی هەیتم هەندێک بەس بە خۆم بزانم. مام ڕەشید گیان تۆ کەسێکی بە ئازموونی پێویستە قسەکانی تۆ بگا بە ئەوانەی داهاتوو یانی من حەز دەکەم بەڕاستیە تۆ قسەی لەگەڵ بکەی. چت گوت مام ڕەشید؟ پێم بڵە کە ڕازی. وەڵاهی کچەکەم بڵێ دڵم مەشکێنت تکایە. بەخوای ئەوە لە بەخاتری تۆ ڕازیمە. دەست خۆش بێ. باش بەس پێم برێ کەنجنیە و ڕۆژنامە نووسەرێتم. ئێستا من تەلەفۆنی بۆ دەکەم وا بێ بەیانی بێ خۆی دێ بە دواتدا دەتباتە ئەو شوێنەی دوای لەگەڵێت راپۆرتەکەی بکەن و پێشی دەڵێن بتگەڕێنێتەوە. بەساوە دەستت خۆش بێ. سپاس دەکەم. ئێستان بڕۆم و بەڵێ فەرموو. دا باش خواحافیز. خواحافیز خوات لەگەڵ بێ. ئەلۆ باشی کاکە گیان؟ سپاس دەکەم بەڕێزی ئەوە ئێستا لەگەڵ مام ڕەشیدی قسەم کرد توانیم ڕازی بکەم بۆی کە قسەت لەگەڵ بکە. ئەرێ وەڵڵا باشە کەواتە بەیانی خۆت وەرە بە دوایدا
بچنە دەرەوە ڕاپۆرتەکەی بکەن دوایی بیگەڕێنەوە ئێرە. دەستت خۆش بێ. زۆر سپاس. خواحافیز. والله کوڕەکەم قەت لەو باوەڕەدانە بوون ڕۆژێک لە ڕۆژان لە بۆ ڕۆژنامەنووسێکی قسان بکەم. بەڵام بەڕێوەبەرەکەم زۆری لێکردم. گوتی ئەو ڕۆژنامەنووسە زۆر چالاکە، قسەی لۆ بکە. نازانم ڕازی کردم. ئەمیش گوتم بابێ، بەڵکو بەسەرهاتی من خزمەت بەنەوەکانی مەدەکات، بە ئەوانیش سوود لە ئەزمونەکانی مەوەرگرن. فەرموو کوڕەکەم، هەر پرسیارێکت هەیە و هەمن ئامادەم. مام ڕەشید بەجددی زۆر سپاس دەکەم. ئەگەر ئیزدم دەی بەس بە ئەو کامێرێش ڕیکۆردەکە حازرکەم. فەرموو کوڕەکەم، فەرموو. مام ڕەشید کۆمەلگا زۆر غەدری لە جەنابەت کردووە. چیرۆکی زۆر کاریگەرت لایەتەوە. جا حەزەکەم ئەو چیرۆکە کاریگەریانە بگەێنین بەنەوەی داهاتوومان و زۆر سپاس دەکەم. سەرەتا یەکەم پرسیارم ئەوەیە ئەمێ بزانم مام ڕەشید لە چ شتێک پەشیمانە. کوڕی خۆ، من لە ژیاندا لە دووش زۆر بێزارم و پەشیمانم. یەکەمیان نەمزانی لەوە خەڵک ژیام و بە قسەی خەڵکم کرد، خەڵکیش هەموو ژیانیان لێ دزی. مام ڕەشید ئاخر زۆر جار قسەی خەڵک هۆشیارکردنەوەیە. نا کوڕم، نا، هوشیارکردنەوە و حەسوودی دووشتی زۆر لێک جیاوازن. بالۆت بژێڕنەوە. فەرموو. من کاتی خۆی کە گەنج بووم زۆر حەزم بە مۆسیقا دەکرد، بەڵام بابم داکەم، بە تایبەتی بابم لێ نەدەگەڕ. دەیگۆ کوڕم عیبە، دابوون نەریتمان قبول ناکە، ئەگەر تو ئێستا مۆسیقای لێدەی باشە و خەڵکە چما پێ دەڵێ، حەیامان دەچی. ئەمنیش بە ناچاری ڕۆژانە بەدزی خۆم بە مۆسیقای خەریک دەکرد. بەردەوام بووم تاوەکو سەی ناوەندیم تەواو کردنی. چوومە لای دایک و باوکم و ڕاست و ڕۆڵان پیانە گوت. گوتم ئەمن حەزم لێیە بچمە پەیمانگای هونەرە جوانەکان لە بەشی مۆسیقا، درێژە بە خوێندم دەم و خۆم زیاتر فێرە مۆسیقا بکەم. ڕازی نەبوو، بەڵام هەوڵێکی زۆرم لەگەدان و توانیم ڕازیان بکەم. ئەوە بوو خۆشبەختانە لە پەیمانگا وەرگیرام. بەڵام کوڕەکەم تەنها پاژمانجێک بوو بە فەرتەنێک، بوو بە هەڵڵایەک نەناو ماڵمان، نەناو گەڕەکمان، نەناو خزمەکانمان. وەتیان ڕەشید بوویتە چاوەش. لە هەمووشیان سەیرتر مامەکەم هەبوو، هاتە ماڵمان. ئەوەی خراپ بوو پێکردم، ئەوەی قسەی ناشرین بوو بە گۆرانی بێژ و بە مۆسیقاژەنەکانی گوت. بچ سوباینە ناو سیارەکەت تەماشەت بکردبایە، بە سەتان کاسێت ناو سیارەکەی هەبوو. هەرچی گۆرانی بێژی بەناوبانجی ئەو کات بوو هەیبوو. حەسەن زیرەک، مامولێ، ئیبراهیم، بە هەمیان توانیان پەشیمانم بکەنەوە و لە پەیمانگا بە دوورم بیخ. ئەوە بوو هەستام چوو، بەبێ حەز و ئارەزوی خۆم چوومە ئامادەی، بەڵام سەرکەوتو نەبوو. تەمبەڵترین تەڵەبەی شوعبەکەی خۆمان ئەمم، حەزم لە خوێندن نەبوو. ناچار وازم لە خوێندن هیناو، لەگەڵ بابم چوومە سناعی ئیشی وایەرمەنیم دەکرد. زار بەجارەش هێواران دەچوومە گلکەند پیاسەیەکم دەکرد. لەوێن دەرێش کچێکم بە بەرچاوکات، ڕۆژانە دەمدیت و دیارە هەمان هەستی ئەمنی هەبوو. دوور بە دوور یەکترمان خۆشویست. کوڕەکەم، خۆشەویستی ئەو کاتی وەکو سەردەمی ئێستا نەبووە ئاسان. وەڵڵا هەتە نامەکم دەدایە، پەڕ و باڵم دەردەچوو.
هیتر ڕۆژ بە ڕۆژ یەکترمان خۆشویست و یەکتر نزیک بینەوە و مارەم کرد. باشی سودا لا بطاقتي ئێستا پێم بڵێ بڕیاری خۆت دا ياري تسدا ورواز دو موضوعينينا ناوەڵی کوڕم وازم لێ نەینایە چونکە ئەمە و عایلەیان نەگوتیە دا خود تزاني مش شيدان خوش دبي بس نيو موضوعه نبراها ئەدی داچی دا تيش ما بداجي هي استواز موضوع انا مين دا زور برسي سمعنا يا کوڕاک لە قسەی داک و باوی دەرچی نابینانی لەو مارەی بخوا نان خواردنیشت حرامە تێگەیشتی بابا لو انقوش باش خلشي فكر داك انا جێبرە کوڕم چەند جاری کەش پێم گوتی ئەتوو دەبی واز لەو کچەی بینی ئەگەر نا حاشا لێ دەکەم تێگەشتی بابا كتسا قناحي تيا داجي ويا بتيش ما داجتي کورە تو دەرەی تێناگەی کورە داچی دەزانیتە داچی داوایان پیسە ڕۆژەی لە کۆرانەچە ئەتوو شەرم ناکەی ئەو کچەی دەینی ئەدی لۆمە حەیب نییە بابا قناحي دقاتي تو اسلامي اسلام باور بخوايني يا کاکە باوڕم بەخوای هەیە بە قوربانتم ئەتوو تێناگەی کوڕم ئەتوو شەرەف و ناموسیمە گەورەتریان شەرەف و ناموسی ئەوەی کورە پێت دەرێم تێبگا ئەتوو باشە دەرێ جادوو لێکرایە کوڕم هەبی نەبی ئەوانە جادویان لێکردی بەڕاستی بابا لۆیە کۆرەوی کۆرە سادويتس بابا خوشم دوي كاكا خوشم دوي دا بابا تيبقى من اكثر خوش دوي کورە تێبگا کورە ئەو کچەی نانی دەبی تەراقی دەی تێگەشتی ئەم قسەی خۆم کرد ئەگەر نا حاشا لێ دەکەم شەکە پێی بێ بڕوا بکە لە مارێ دەرد دەکەم حاشاشن لێ دەکەم ئەو جە تێبگە کورە دا والله الشيء ده كتير خراب فيها کوڕم ئەمە تااقەتی قسە قسەڵۆکی خەڵکماندا دا خلق اما تيش ما بخل شيء دا سر بريك اخواني بينا دا اتو بيس فرصه يجي لك بيس فرصه اتو شانازي بويناتك كاسلامي حزنتي نوح بأمري خداي نبو بخوي بخيزانكي تصدق تجي بشر مو حيابون كتي كورا كشان كافر مو ذكري اما بلد حزنتي نوح خرابوها ذكري وبلين بابی من واز لەو قسانە بینە ئێستا دەبی ئەتوو هیچ عیلاج نەدەبی هەر تەلاقی دەی ئێستا گەرە تو دەتەوێت شیرازەی ماڵی تێک نەچی داکو بابت لەدەست نەدەی دەبی واز لەو کچە بینی نەیگوازیەوە دا من لو داكو باب لدست دم دا تخواليم تيبقى دا اكتم خوش دبي خوشم دبي تيبقى دا فایدەی نییە کوڕم جۆن لە بابت نەبوو چیکۆ ئەخە لەو تومان لەدەست بڕواتن لۆ شیرازە عایلەی تێکچی باوەڕ دەبی ئەتوو ئەو کچە بینی پاشی تۆ من ئەمرم دا بقربانكم باسي مردي مكا دا تخوا باسي مردي ێ مكا کوڕم ئەتوم لەدەست بچی چ بکەم هەرە تو بەر اما دبي برون دا مەڕۆ نانەکەت بخەوە لە نان حازرە دا جدي نبو باب نتيقو قلتي نا حرام لما تلو مالي اما كوناني لو مالو شنو قم حرام دي دا اليوم قريت وەرە خوایە لەسەر کچەکی ئەو ماڵە تێکچی هەت بینەتبی لە دارەتی دنیا ئەو کوڕە تێبیتن خوایە دەبیت جادوەچیان لەو کوڕە من کردبێ ئەو کوڕە منیان وەرجێڕایە فەرموو چت دەوێت وشتم بشي دا چیشەکت بێتی اتو بانشكم خمسة قال لكم چیشت بێتی کوڕم لۆ نایبی گوازیەوە واز لو قصانا بينا اما دبي قصي لقل كم باشا چ قسەیەکی لەگەڵ دەکەی باسي قواستوي لقل لكم گواستنەوە باسی کامە گواستنەوە دەکەی ئەگەر بتویست بە تا ئێستا دەتگواستەوە دوای ئەوەش ئەگەر لەبەر کرێخانی نایگوازیەوە خانوویەکی گەورەم هەیە وەرچین هەردوو لامان لەوێ دەژین اما نعمل لقرن دو بجيم لەبەر چ کوڕم شيدام لو بانك يا انا لەبەر چ ناتەوێت لەمە بژیەوە پرسیارێکە لە لبرت بەڵێ کوڕم ئەو پرسیارێکە لە بۆ تو لەبەر چ کوڕم باشە تۆ چیتەوێت نازانم کو پێت بڵێم
شەیدا ئەو قسانە لە سەرداکت دەکرێت ڕاستە؟ ئەزانیت تو هیچ قسەیەکی کە نازانی بکەی بێجگە لەو قسانە هیچ شتێکیکە نییە بیڵیت شەیدا بە خۆت دەزانی ئەمە زۆرم خۆش دەوێت خەڵک لێ ناگەڕێ لە بۆ یەکتری ببین ئەوە مەسەلەکەیە تو واز لە قسەی خەڵک بێنە بۆ خۆت بژی پێم بڵێ کێم گوازیتەوە لەو ڕۆژانە دێم ئەتو واز لە قسانە بینە هەستا شانۆگەرێکی زۆر خۆشەیە لە هۆڵی گەل هەستە با پێکەوە بچین باشە بەڵام هەفتەیەکی کا بێ گواستنەوەی ئێمە باشە باشتەوە باش تێگەیشت تا دەستە با بڕەنگە باش مام ڕەشید ببوورە بوومە هۆی ئەوەی کەوا ئازارەکانت بکولێنمەوە. نا کوڕەکەم نا دەبایە کەسەکەبی قسەی لەو بکەم. باشە مام ڕەشید ئەکرێ بزانم دواتر چی ڕوویدا؟ کوڕم دواتر زۆر خراپ ڕوویدا. یعنی دەچمە هەر شوێنێک خەڵک تالیقیان لێ دەدا تالیقی زۆر ناشرین نابەجێ تەنانەت هاوڕێ نزیکەکانیشم وازیان لێ نەدەهینام تا ئەوەی لێ هات هیچ هاوڕێیەکم لە دۆرا پشتی نەما بە تەنیا مامەوە. هەر هەمیان بە پیاوێکی دەرچوو لە دابوونەلید وەسفیان دەکردن. بەڕاستی منی شەیدام زۆر خۆش دەویست حەزم نەدەکرد لۆ کەسی دیکە بیتم زۆرم خۆش دەویست. باش شەیدا باشیت چیتە؟ نازانم کو پێ بڵێم شەیدا چیم پێ بڵیت؟ چیم پێ بڵیت دە قسە بکە ئەمن بڕیاری خۆمدایە بڕیاری چی؟ دەمەوێت تەلاقت بدەم. ڕەشید چۆن شتێکی وا لەگەڵ من ناکەیت؟ چۆن نەتوانیت وا بە ئاسانی واز لە من بێنیت؟ شەیدا تێبگە هەموو قسەمان لەسەر دەکەن خزمە هە قسەی دەکا جیرانە هە قسەی دەکات دەچمە هەر جەیەک هە قسەی دەکەن نازانم چ بکەم ئەتو چ بە من دەڵێ؟ چۆن تۆ گرنگی بە قسەی ئەوانەیت یانی منەوە نەگرنگ بووم لە لای تۆ؟ شەیدا گرنگی لەلام نا ئەی ئەو خۆشەویستیە شەیدا داکت سەبەبە داکت وی لە تو کردێکە بە ژیانمان ئەوها بەسەر بێ تو خۆت منت ناوێ ئەوەکەی بە بەهانە ئەگەر ناقسەی خەڵکی کەی گرنگە ئەگەر تۆ بەڕاستی منە ببیست بایە قەت بە حیاتی ئەو قسانت ناکرد. ڕەشید چۆن نەتوانی بە ئاسانی واز لە من بێنی؟ چۆن نەتوانی؟ شەیدا ئەمن کەسایەتی مەیە خەڵک دەمناسی هەر دەچمە هەر لایەکی خزمە جیرانە هەر پێم دەڵێن هەموو کەس پێم دەڵێن بە من دەڵی چی ئەوە چ بکەم؟ کەواتە ئێرە بەجێڵین ئەچینە شارێکی دوور کە کەس نەمان ناسێت. شەیدا ناتارم داکەم بەجێ بێڵم شەیدا ئەی من چی؟ وازم لێنی دوا بە ئاسانی؟ ببوورم بڕیاری خۆمدا ڕەشید تکایەوە مەکە شەیدا سێکە ژیانم وێرانە بێت شەیدا با لێرە کۆتایی پێ بێتەوە ڕەشید تکایە ببوورە تکایە ئەوەی لە نێوان من و شەیدا بوو خۆشەویستێکی زۆر پاک و بێگەرم خۆشەویستێکی خاوێن بوو بەڵام بە ناچاری سەختترین ناخۆشترین بڕیاری ژیانمدا. کاک ڕەشید ئێستاش پێم بڵێن لە بەرچی دەتانەوێت جیاب بنەوە لەگەڵ ئێک ناحەوێنەوە
یان کێشەتان هەیە؟ کاک ڕەشید زەحمەت نەبی قسەی بکە. قوربان ناگونجێ لەگەڵ یەکتر. لەبەر چێ؟ کێشەتان چیان گۆ؟ قوربان نە خواردنەچی دەزانی تەنانەت ژیانی مێردایەتیشیش نازانیەوە. من خواردن نا نازانم. قوربان مەبەستم ئەوە نەبوو خواردن، بەڵام لە ژیانی ژنی مێردایەتی هیچ شتێک نازانی. قوربان تکا لێ دەکەم لێت دەپاڕێمەوە، دەبێت لەو ئافرەتەی جیا ببمەوە. نامەوێ بیبینم بە من بیکۆرە بم نەیبینمەوە ئافرەتەی. سەبر دەنگە خۆربەرز مەکەوە. معقول ئەنگۆ هاتنێر جیا بنەوە لەسەر خواردن. خواردن چییە؟ فێر دەبی. ئەنگۆ کێشترتان هەیە لەوەی گەورەترە. تکای ئەوم باسکەن. قوربان لێت دەپاڕێمەوە، دووبارە گوتمەوە. قوربان تکا دەکەم، دەمێت لەو ئافرەتەی جیا بمەوە، نامەوێ بیبینم. ناحەیەمەوە لەگەڵ ئەو ئافرەتەی. قوربان جیابوونەوەم دەوێت لەگەڵ. باش تەوە. پێم برێ سەبەبەکە چییە؟ سەبەبەش مقنعم دێ. ناگونجێ قوربان. ئەتوس دەری. گەلەو نییە لەگەڵ نابژی، منیش نامەوێت لەگەڵی بژیم. منیش ئەمەوێت جیا بمەوە. ئەنگۆ کێشەتان نییە. ئەنگۆ لێک تێنگەیشتنتان هەیە. تکایە لێک تێ بگەن. زەواز چ پیرۆزە. تکایە بۆ نوعی تەعامل لەگەڵ مەکەن. قوربان لێت دەپاڕێمەوە، تکای ئەو خوایەتی دەکەم. شێت بوو بشێت. کاکە تۆ لە مەسەلەکەی تێناگەی قوربان. تکات لێ دەکەم قوربان. تکا دەکەم دەبێت لەو ئافرەتەی جیا بمەوە. نامەوێ بیبینم. پاش چەندین جەرسەی دیکە لە کۆتایی دەدات وەربڕیاری لێکجیابوونەوەی من و شەیدایدا کە ئەو ڕۆژەش بە ناخۆشترین و سەختترین ڕۆژی ژیانم دەژماردرا، چونکە قەت باوەڕم نەدەکرد من و شەیدا ڕۆژێک بێ لێکجیابینەوە. بگورە شەیدا کە نەمتوانێت لەبەر قسەی خەڵکی پێکەوە بێ. ئێمە لە وڵاتێکی ئەگە برایەکە بەرد لە کەسێک بگرێت، بەردەکە بەسەر هەموو عایلەکەمان دەکەوێت. ئێمە لە وڵاتێکی ئەگەر ئامۆزایەکە خوێنێک برژێت بە ناهات لە تاپرسی ڕۆحی خۆمان لە وڵاتە بەجێ دەڵێن. ئێستاش ئەو نەتوینە بووینە قوربانی قسەی خەڵکی. بورت خوا شەیدا گەردەنم ئازاب بکە شەیدا. بووینە قوربانی قسەی خەڵکی شەیدا. ببورت خوا گەردەنم ئازاب بکە شەیدا. گەردەنت قەت ئازار ناکەم. ڕەشید ئەم ڕۆژەت قەت لەبیر نەچێت. کوڕەکەم هێشتا چیرۆکەکەم تەواو نەبووە. مامەی گیان فەرموو قسەم بۆ بکە. هیتر لە کۆتایی دەداچی شەیدا تۆبەچی نەسوحی کرد. تەبیعی هەمومان دڵمان پێخۆش بوو، تەنانەت خەرچی گەڕەکی زۆر دڵیان پێخۆش بوو. هەموو تەمەنایان دەکرد هەموو ئافرەتێکی خراپ ئەوها تۆبە بکە و بگەڕێتەوە. ئەمن بە تایبەتی زۆر دڵم خۆش بوو. بەڵام ئەوەی دڵی منی تەنگ کرد و خەفەت باری کردم شەیدا بوو. بەداخەوە شەیدا شووی کرد و لەگەڵ کوڕێک چوون بۆ هەندەران. ئەوە بوو بە 40 ساڵ تا ئێستا هەواڵێک چییە نازانم لەبارەی شەیداوە. خەڵک زوو بڕیان دەدات بابەکەم. لەبیر یاد چوو کە ڕۆژێکدا خەڵک تۆبە دەکاتن. لۆیە ئەگەر بێت و ئەو جارە گەنج ببمەوە
دوو شتەیە قەت نایکەم. چین ئەوانە مامەگیان؟ یەک هەرگیز بە قسەی خەڵک ناکەم لۆ خۆم دەژیم. دووەمیشیان هەرگیز هەموو ژیانی خۆم بە قوربانی منداڵەکانم ناکەم. بۆ؟ کوڕەکە من لە سەرەتای ژیانم لەسەر حیسابی ژیانی خۆم شەو ڕۆژکارم کرد لۆ ئەوەی بتوانم پارەیەک پەیداکەم خانوویەکیان بۆ دروستکەم. ئیتر سەرکەوتوم توانیم خانوویەکیان بۆ بکڕم. ئاگام لە خۆ نەبوو، ئاگام لە تەندروستی خۆم نەبوو. تاوکو منداڵەکان ڕۆژ بە ڕۆژ لە بەرچاوم و گەورە دەبوو. هەرچیان دەگوت دەگۆ فەرمو، هەرچیان دەگوت دەگۆ بەڵێ. تاوەکو توانیم ژنیشیان بۆ بێنم، ماڵیان بۆ دانێم. ئێستاش کوڕەکەم لە 3 منداڵان ئەوەتە دەبینی لە خانەی بە ساڵات سوان کەوتومە. کەسیان ئامادە نینە. مانجێ جارێک بێن سەردانی بابیان بکەن بڵێ بابە چت پێویستە بۆت بکەین. کوڕەکەم زۆر پەشیمانم زۆر.